نەخۆشخانەی شار لە شاری سلێمانی ئێستا یەکێکە لەو ناوەندە پزیشکیە گرنگانەی کە 24 سعات تەواوی خزمەت گوزاریە تەندروستیەکانی لێوە پێشکەش دەکرێواتە ئێستا نەخۆشخانەی شار کە یەکێکە لە نەخۆشخانە گرنگ و پڕ خزمەت گوزاریەکان 24 سعات هەموو جۆرە خزمەت گوزارێکی تەندروستی پێشکەش بە هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانی دەکات نەک پارێزگای سلێمانیش بەڵکو هەموو ئەو کەسانێک کە لەم پارێزگایاندان و پێویستیان بە چارەسەرە لێرە ڕۆژانە سەربارەوەی کە ئێستا ئەمە لە قۆناغێکی سەختی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناین بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین و بینیومانە لۆدێکی زۆریان لەسرە قەڕەباڵغیەکی زۆریان لەسرە بۆ ئەوەی کە هەموو بەشەکان لە ئێستادا لە ئەرکدان و کاری هەموو ئەو کەسانە ڕادەپەڕێنن کە ڕۆژانە پێویستیان بە چارەسەرەکە ئێمە تەمەنای ئەوە دەکەین هیچ کەسێک پێویستی بەم نەخۆشخانەیە نەبێ بەڵام لەسەر دەستی پزیشک کارمەندانی تەندروستی لێرە ڕۆژانە کە دەبینین چی خزمەتێک پێشکەش دەکرێت ئێمە بۆ تیشی خستنە سەر ئەرک و ڕۆڵی ئەم نەخۆشخانەیە لەم قۆناغەداوە ئەو خزمەتانەی پێشکەشی دەکەن ئەم ڕووماڵە تایبەتەی هەیە گەلی کوردستان سەرەتا دکتۆر ئومێد حەمەعەلی کە بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەیە قسە و باسی لەگەڵا دەکەین دکتۆر مادوو نەبن و بێتە لای مایەکی گەلی کوردستانەوە سەبارەت بە ئەرک و ڕۆڵی ئێوە لە ئێستادا بە ئامار و ژمارەش پێمان بڵێ لەگەڵ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ئەم قۆناغە سەختە ئێوە چۆن ئیش و کارەکانتان ڕێخست وە ڕۆژانە چی ئەکەن پێمان بڵێن بەڵێ بەخێر بێن تاوان زۆر سپاس بۆم دیدارە من دکتۆر ئومێد عەلی حەمەد ساڵح بەڕێوەبەری نەخۆشخانەی شار لێرەوە بە دەستخۆشیەوە پێم خۆشە زۆر سپاسی هاوڵاتیانی شاری سلێمانی بکەم و هەموو ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە شان بە شانی کارمەندانی تەندروستی لە ئەرکدان ئێستا و تێ ئەو کۆشن بۆ زیاتر پارێزگاریکردن لە هاوڵاتیانی کوردستان و ئەو کەسانی کە ڕوو لەم شارە ئەکەن بەگشتی نەخۆشخانەی شار بە سیفەتی ئەوەی کە نەخۆشخانەیەکی گشتگیرە و هەموو خزمەتگوزاریەکان تێدا بە 24 کاتژمێری بوونی هەیە ئەم نەخۆشخانەیە هەر لە سەرەتاوە توانین ببووە جێی تێڕوانینی هاوڵاتیانی شاری سلێمانی و تەنانەت هەنێ خزمەتگوزاری لە شارەکانی تریشەوە تەنها لەم نەخۆشخانەدا ئەکرێ خۆتان نەزان وەکو چاندنی گورچیلا وەکو شۆردنی گورچیلی فریاکەوتن هەموو ئەم بەشانە بە تایبەتی نەخۆشیە سەرەتانیەکان هەمووی لەم نەخۆشخانەیەکرێت بەم سیفەتەی کە نەخۆشخانەی شار هەیەی دیارە ئێمە نەمانتوانیەوە خزمەتگوزاریەکانی بە هیچ شێوێک لە شێوەکان کەم بکەینەوە ئەوەی کە لە ئێستادا لە خەسخانەی شار ڕوئەیە بەڕاستی خەسخانەی شار وەکو کار و پیشەکەی خۆی وەکو پێشتر بەردەوامە و ئەتوانین بڵین ئێستا ئەرکی نەخۆشخانەکانی تریش کە داخراون و لە ئێستادا هاتۆتە سەر بە شێوەیەک لە شێوەکان بڵێ هاتۆتە سەر کەواتە کاکتۆر ئومێد نەخۆشخانەی شار کە وەکو تەواوی کەرتەکانی دیکەی تەندروستی لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چۆن کاروبارەکانتان ڕێخست بۆی بتوانن هەر کەسێک پێویستی بێ بە باشترین شێوە خزمەتی بکەن بەڵێ ئێمە هەر زوو لە سەرەتادا بەڕێنمایەکانی بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بەڕێز دکتۆر سەباح بۆ چوونی خۆی و پێشنیاری فەرمانگەی تەندروستی پێ ڕاگەیاندین کە ئێمە ئەرکەکانمان لە سەردەمی کۆرۆنادا چی ئەبێ دیارە ئەرکی سەرەکی خەستەخانەی شار جگە لەوەی کە چارەسەری هەموو ڕووداوەکە کتوپڕەکان ئەکاوەکو بەشی فریاکەوتنی تەنها ئیستیشاری بەشی ڕاوێژکاری کە لە کاتژمێر هەشتی بەیانی هەیە هەتا 11 شەو لە نەخۆشخانەی شار وەکو خۆی بەردەوامە و هەموو پسپۆڕیەکان و دکتۆر و کارمەند دەوامی تێداکەن و نەخۆشە بینن و نەخۆش لە نەخۆشخانەی شار و حاڵەتی ئاسایی داغڵە بێ لە هەموو بەشەکانی مێشک و دەمار نەشتەرگەری بەشی گورچیلا بەشی هەناوی و تەنانەت بەشی چاوی نەخۆشخانەی ئاسۆ کە لە ئێستادا کراوە بە نەخۆشخانەی کۆڕۆنا هێراوەتە نەخۆشخانەی شار بەڵام بە کۆمەڵێ بڵێن ڕێخستن و ڕێنمایی تایبەتەوە بۆ نمونە کارمەندان و پزیشکان هەموو پێیان ڕاگەیەنراوە کە ئەبێت پێداویستیەکانی خۆپاراستن بەڕێکخراوەیی لە ناو نەخۆشخانەی شاربوونی هەیە لە کاتی هاتنیان بۆ دەوام پێشەوەی دەستکەن بە نەخۆشبینین ئەبێ دەست و ئەوانیان تاقیم کەن و پاشان پێداویستەکان بەکاربێنن بۆ ئەوەی کارمەندان و پزیشکان بپارێزن لە هەموو بەرکەوتێکی نائاسایی جگە لەوەی کە کارمەندانی کارگێڕیبرانی پۆلیس و پرزگەیش ڕێنمایی کراون کە چ نەخۆشێک لە نەخۆشخانەی شار وەرەگیرێ و هەش نەخۆشێکیش کە لای ئێمە وەرناگیرێ ڕێنمایی تایبەتی پێبن بۆی ڕوو لەکوێ بکات بەڵێ دکتۆر جان کەواتە بە ئامار پێمان بڵێ نەخۆشخانەی شار چیتان کردەوە وەکو پزیشک و کارمەند و پەرستار و
هەموو ئەو بەڕێزانەی کە لێرە ئێمە دایان بینین خزمەتەکەن بە ئامار پێمان بڵێ لە هەموو بوارەکاندا چی کراوە دیارە نەخۆشخانەی شار وەک پێم وتی لەو ڕۆژەی کە بڕیاری قەدەغکردنی هاتوچۆ ڕاگیراوە کە ڕۆژی چواردەی مانگی بڵین پێشوو تاوەکو ئێستا ئێمە لە چواردەی سێوە تاوەکو ئێستا ئێمە نزیکەی 11690 کەس سەردانی نەخۆشخانەی شاری کردووە 11000 کەس سەردانی کردووە بە هەردوو بەشی فریاکەوتن و بەشی ڕایۆشکاری و بەشی شۆردنی گورچیلە هەموو ئەم خزمەت گوزارێنە طبعاً ئەتوانین بڵین نیوەی لە 150 حاڵەتە فریاکەوتنەکان بووە لە 150 حاڵەتە ئاسایەکان بووە نزیکەی 3077 کەس بەس داغڵی نەخۆشخانەی شار کراوە بە بەشە جیاوازەکانی دیارە بەشی هەناویە نەشتەرگەریە بەشی گورچیلەیە بەشی سنگ و بۆرەکانی خوێنە بەشی مێشک و دەمارە ئەمە چیمان پێڵێ تەمان ئەمە ئامارانە ئەتوانین بڵێ ئامارێکی زۆر ئەمە پێمانەڵێ کە ڕاستە کۆرۆنا هەیە ڕاستە خەڵک و حکوومەت و ڕەنگە لایەنە پەیوەندیدارەکان بۆ چوونی سەرەکیان کەوتبێتە سەر کۆرۆنا بەڵام لە هەمان کادا خەڵک ڕووداوی هاتوچۆی تووشە بێ خەڵک تووشی بەرکەوتن و کارەباگرتن و بڕین و شکانی پەلەکان و ڕیخۆڵە کوێرە و ڕیخۆڵە گیران و زەخت و جەڵدەی مێشک و نەزیف و ئەم بارانەی ژەبێ بەڵێ کەواتە دکتۆر جان ماندوو نەبن بەڕاستی ئامارەکە منیش چۆنەڵی تووشی شۆکی کردم تەسەوڕم کرد زۆر کەمی کردبێ ماندوو نەبن و دەستان خۆش بێت کەواتە ئێوە وەکو نەخۆشخانەی شار وەکو لایەنی تەندروستی لە سلێمانی ڕێنماییتان چییە بۆ منێکی هاوڵاتی کە پێویستم بە چارەسەر ئایا ئێستا کاتی ئەوەیە هەموو کەسێک سەردانتان بکەن یا تەنها ئەو نەخۆشیانە نەبێ یاخود ئەو گرفتە تەندروستیانە نەبێت کە ئانین و پێویستە ئێوە یەکسەر بەدەنگەوە بێن و چارەسەری کرد ڕێنماییتان چێ بۆی کە بتوانن بەباشی ئەرکەکانتان ڕایکەن و ژیانی هەم نەخۆش و هەم خۆشتان و کارمەندەکانتان بپارێزن لەم بارودۆخە سەختەدا کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاکردو طبعاً پرسیارەکە زۆر جوانە ئەوەی سەرنجی و تێبینی ئێمە ڕاکێشا کە بەڕاستی ئێمە خۆ دەزانین نزیکەی 15 بۆ 20 ڕۆژە ڕاگررتنی هاتوچۆ ڕاگیراوە کە مەفروض بوو ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکە مەفروض بوو بەرکەوتەکان بەگشتی کەم بکە بەداخەوە بەرکەوتەکان زیاتری کردووە ئەتوانین بڵین لەو ڕۆژەوە ئێمە ژماری بەرکەوتەکانی ماتۆر هەروەکو پێش ڕاگررتنی هاتوچۆ وایە بەداخەوە شکانەکان جۆری شکانەکان لە پێش ڕووداوی هاتوچۆ زیاتر بووە ئەمە پێمانەڵێ کە بەڕاستی خەڵک ڕەنگە سیاری لە ماڵەوە ڕاگررت بێ بەڵام بە پێ هاتوچۆوە کە ڕەنگەس خەڵک بەو شێوەیە خۆی نەپارێزێت کە ئێمە هەمیشە پزیشکانەڵین خۆپاراستن هەمیشە باشتر لە چارەسەرکردن ئەبێ هاوڵاتی بیری بێ ئەم بە هەچ هۆکارێ بێتە دەرەوە ئایا بۆ نەخۆشخانە بێ ئەگەر بۆ بەرزی و فشاری خوێنەکەیشی بێ ئەگەر بۆ بەرزی و نزمی شەکرە بێ ئەگەر بۆ ڕووداوی هاتوچۆ و بڕینی پەنجە و خوا نەخواسە کارەباگرتنیش بێ ئەگەر بۆ ئازارێکی ناوسکیش بێ ئەم بەدەر نییە لە خەڵکی تر لەوەی تووشی کۆرۆنا نەبێ تووشی نەخۆشەکانی تر نەبێ بۆیە پێویستە هاوڵاتی هەمیشە بیری بێ خۆی بپارێزێت تکایە خۆتان بپارێزن ئەوەی کە ئێمە وەکو پزیشکان وەکو لایەنە بەرپرسەکانی تەندروستی داوا لە هاوڵاتیکەین خۆت پارێزە بەڕاستی کۆرۆنای ژەگرێتەوە خۆپارێزی ڕووداوی هاتووی ژەکرێتەوە خۆپارێزی چکە ئێمە تەنها بە خۆپاراستن ئەتوانین ئەرک و ماندووبوونی لایەنە پەیوەندیدارەکان کەم بکەینەوە چکە بیرمان نەچێ وڵاتەکەشمان بپارێزین وڵاتەکەمان بەڕاستی ئەگەر ئەم کێشەیە ئاوا بەردەوام بێ یعنی ڕەنگە کارەساتی گەورەتر ڕووبا ڕەنگە نەخۆشخانەکان ژماری نەخۆشەکانی کۆرۆنا ئەوەندە زیاد بکەن نەخۆشخانەکان بەرگەی چارەسەرکردنی نەخۆشیەکانی تر نەگرن لەبەرەوە زۆر گرنگە خەڵک خۆی لە ڕووداوەکان پارێزێ خەڵک ڕووی لە خۆی لە بەرزی نزمی فشاری خوێن پارێزێ بۆ مانایی کە ئەبێ پارێز لە خواردنەکەی بکە ئەبێ پارێز لە تووڕەبوون بکە ئەبێ پارێز لە هاتوچۆ بکە ئەبێ هەنێ شوێنی خەتەر و مەترسیدارێ ئەم بۆی نەچێ ئێمە خەڵکە بینین بە لێشا و ڕوو لە شاخەکان و ڕۆشتن و ئەمانەکەن کە بەڕاستی ئەمە لەم کاتەیە ئەتوانین بڵین زۆر نەشیاوە و ڕەنگە ببێتەوەی کارەساتی نەخوازرا و مەترسی بۆ زۆر هەرێ ڕێنمایی دوت بەڕاستی ئەکرێ زیاتر تەرکیزی خەینە سەر بە کورت و پوختی باسی ئەوت کرد کە هەندێک شتێک کە نابێ بکرێ لە ئێستاە ئەگەر بۆمان دووبارە بکەیتەوە هاوڵاتی ئەبێت چی بکە و هاوڵاتی ئاخی قسە و یەکەم قسەش هەر ئەوەیە کە تکە با لە ماڵەوە بمێنینەوە بۆ ژیانی خۆمان بپارێزین و ژیانی بەرامبەرەکەمان ئەو ڕێنمایانە بەورتر پێمان بڵێ بە کورت و پوختی کا کوردەوە باوەڕێ بێ یەکێ لەو پرەنسیبە گرنگانەی ژیانی مرۆڤایەتی بریتە لە پاک و خاوێنی کە خەریب و مرۆڤایەتی پاک و خاوێنی بیرەچووە کە خەریب و مرۆڤایەتی دەشتنی بیرەچووە خەریب و مرۆڤایەتی بیرەچووە پێشەوەی نان بخوا پێشەوەی هەشتێ بەرێ بۆ دەمەکانی پێشەوەی دەست بۆ چاوی لوتی دەمی بەرێ دەست ئەبێ بشوە
و پاژەوەی ئەم هەشتێکی خوانەخواسە پیسی بەکارە نابێت دەست بشوە خەریب و مرۆڤایەتی ئەم پرینسیپە جوانانی ژیانی بیرە چووە ئەمە خاڵیەک خاڵی دوو ئەبێ مرۆڤ بیری بێ هەمیشە کە ڕوو لە ماڵی خۆی ئەکا ئەم لە بڵێن گەشێکی ڕەنگە میکرۆباوی پیسبوو بچێتەوە ناو ماڵ و مناڵی خۆی زۆر گرنگە پێڵاوەکانی نەباتە ژوورەوە دەستەکانی پاک بشوە پێشەوەی ماچی مناڵەکەی بکە پێشەوەی دەست لە پێداویستەکانی ناو خێزانەکەی بە پاک و تەمیزی خۆی ڕاگرێ ئەبێ مرۆڤ بیری بێت جلی کاری جیاواز بێ لە جلی ماڵەوەی جلی کاری جیاواز بێ لە جلی پیاسەکردنی منۆکو پزیشکی ئەبێ بیرم بێت جلەکانی نەخۆشخانم جیاواز بێ لەو جلانی کە ئەچوە ماڵەوە پێی چکە ئەم جلانەی من هەمیشە بەرکەوتەیە بۆ بەکتریا و ڤایرەسەکان بۆ ئەو پێداویستیانەی کە ڕەنگە زەرەر بە هاوڕێکان و بە خێزانەکەم بگەێنێ ئەمە خاڵی پاک و تەمیزی خاڵێکی تر کە بەڕاستی ڕووداوەکانی هاتوچۆ ئەوەی جێی داخە سەر ڕای ڕاگررتنی بڵێن منعەتە جەول لە ناو شاری سلێمانی ڕووداوی زۆر نەخوازرا و سیر و سەمەرە ڕوویاوە کە خۆکێشان بەو حادزانەی کە دانراوە تیژڕەویکردن و لە ڕێگە دەرچوون لە ناو هین بە تایبەتی ئەو کاتانەی کە مەفرەزەکانی برایانی ئاسایش و مرور چاویان وەکو بڵێ شوێنەکان بەجێ هێش چاویان لە شۆفێران نەبوو شۆفێران تیژڕەوەیەکی زیاتر بە سیفەتەوەی کە شەقامەکان چۆڵێکیان پێوە دیار بۆ تیژڕەوەیەکی زیاتر و ڕەنگە حسابیان بۆ نیشانەکان نەکردبێ وای کرد زۆر ڕووداوی نەخوازراو و ئەوەی جێی تێبینیمە بوو بەڕاستی لە دەرەوەی شارەکان ژماری ڕووداوەکانی ماتۆر زۆرە لە چینێکدا کە چینی گەنج و مناڵ و تازە پێگەیشتون کە بەڕاستی ئەمە جێی تێبینی لایانی پەیوەندیدارە ئەبێ قەدەغەی بکە ئەمە کە سوکاری شەیانی کە سوکارێک کە ئاگای لە مناڵەکانی کە سوکارەکەی بێت زۆر گرنگە لە ئێستاە خەڵک لە ماڵەوە بمێنێتەوە تکایە وا بزانە ئەم مانگە بۆ نمونە ڕەمەزانە و تۆ خۆ دەپارێزی وابزانە ئەم مانگە تۆ بە شێوەیەک لە شێوەکان خۆت بۆ نمونە گرتووەتەوە لە کۆمەڵێ پێداویستی ژیان یعنی کۆمەڵی کۆمنت دەخوێنیتەوە لە هەنێ بڵێن پیجی ڕسمیدا کە داوا ئەکەن حکوومەتی هەرێم پێشنیارەکەن بۆ لەمە دوا بۆ ساڵانی داهاتوویش چەند مانگێک بەم شێوەیە چەند جارێک ئاوا منعەتە جەول ڕاگەیەنێ بۆی بەڕاستیش وڵاتەکە پاک بێتەوە بۆی خەڵک فێری خۆپاراستن ببێ بۆی خەڵک فێریەوە بێ چۆن خۆی لە مەترسیەکان بپارێزێ. سوپاس بۆ دکتۆر ئومێد بەڕێوەبەری نەخۆشخانە شار ماندوو نەبن ئێمە درێژە بە گفتوگۆکانمان دەدەین ماندوو نەبن و بە هیوای سەلامەتی بۆ هەموو لاک. کاک ئومێد وەکو لێپرساوی کارژێڕی نەخۆشخانەی شار بزانین ئەمان ڕێنماییان چییە بۆ ئێمەی هاوڵاتیان بۆ ئێمەی کاتێککە دەمانەوێت سەردانی نەخۆشخانەی شەڕین لێرە شەو ماندوو نەبوون لە کارمەندانی تەندروستی دەکەین کە ئێوە شان بەشانی پزیشکان لە ئەرکدان وە ماندوون وە لە بەری پێشەوەی ئەم قۆناغدان چی ڕێنمایەکتان هەیە لێرەوە ڕای بگەن و چیتان هەیە لێرەوە بیبڵێن لە مایکەکە نزیک بکەیتەوە. سەرتا زۆر سپاسی بەڕێستانەکەم بۆم بۆ ماڵە تایبەتە وەک بەڕێستان نزانن لە هەر ئێمە وەک بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی و نەخۆشخانەی شار لە سەرەتای بڵاوبوونەوەی ئەم پەتایە لە وڵاتی چینەوە و دواتر لە وڵاتی ئێران پێشەوەی کە ئەم پەتایە بگاتە وڵاتەکەی ئێمە وەکو ئیدارەی نەخۆشخانەی شار بە هاوکاری لێپرسراوی بەشەکان و بە دڵسۆزی و ماندوونەبوونی هەموو لێپرسراوی بەشەکان و هەموو کارمەندانی تەندروستی و پزیشکان و فەرمانبەرانی تاقیگە و ئەو کارمەندانی کارگێڕی کە ڕۆڵێکی گرنگیان هەبوو لە ئەوەی کە ئەم نەخۆشخانەیە وەکو شادەماری تەندروستی سلێمانی سیر دەکرێت کە هەموو حاڵەتەکان لە هەموو وەختێکا لە هەموو کاتێکا کراوە بووە سەرڕایەوەی کە زۆربەی ئەو ناوەندە تەندروستانەی کە وەک پێویست نەبوون ئەم کاتەدا لە ئەردابن ئێمە 24 کاتژمێری لە ئەرکا بوون و هەر لە سەرەتای نەکەوە لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتاکەوە ئێمە توانیمان ئیداریەن ئەو کەلوپەل و پێداویستیانەی کە بۆ خۆپارێزی پێویستاوە توانین شانازی بکەین بەوەوە ئەوە تقریبا نزیکەی 2 مانگە ئێمە بە بەردەوامی توانیمانە پزیشکان و کارمەندانی کارگێڕی و کارمەندانی تاقیگەی نەخۆشخانەکەمان بتوانین هەموو پێداویستێکی خۆپارێزی تا ئەم دقەیە تا بەدابیمان کردو توانیمانە پێش هەموو کەسێک کارمەندەکانی خۆمان لەو پەتایە بپارێزین ئەنجاکە هەم خەڵکیش کە سەردانتانەکە بەڵێ کاک دۆروبێت شتێک سەرنجی ڕاکێشام ئێستا کە من هاتم بۆ تۆمارکردنیان بەرنامەیە لەگەڵ هاوکارەکانم لە پزگەی دەرەوە خەڵکێکی زۆرم بینی چاوەڕێوە کرد کە ئێوە ڕێیان پێبن سەردانی نەخۆشکەن ینی من پێم سیر بوو قەڵەباڵغێکە زۆر بوو ئێوە ڕێنماییتان چییە بۆ خەڵک ئێستا ڕێ بە خەڵکە درێ بێت بۆ لای نەخۆش نەخێر ئێمە نزیکی 2 مانگە بێت ئێمە ڕێنمایەکانمان بۆ هاتنە ژوورەوە بۆ نەخۆشخانەتون و تەواپی بێتەوە بە هیچ شێوەیەک
سەردانیکردن بۆ لای نەخۆش بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نییە. کەواتە چ داوایەکتانەیە لە خەڵک لەم وەڕێنمایی بارەیە؟ خەڵکەکەین لەم کاتانەدا کە بۆ نەخۆشی بۆ حاڵەت ساردەکان ئەوەی کە پێویست ناکات سەردانی نەخۆشخانە بکەن نێن، بەڵام ئەوانەی کە حاڵەتی تەواریە ئەوانیان ئەوە ئێمە خەستخانەکەمان 13 بەشی تەواری هەیە لە خزمەتی هاوڵاتیانیان وەتکە ئەەکەین کەمترین هاوڵاتی سەردانکە لە کاتێکا بۆ نمونە کە نەخۆشێکی پێویستەکە ئەگەر پێویستی بوو یەک کەسی لەگەڵابێ ئەگەر پێویستی نەکرد با لەوە زیاتر خەڵکی لەگەڵانەیە بۆی کەمترین بەرکەوتە هەبێ کەمترین کۆبوونەوە و تێکەڵبوون لەگەڵ خەڵکا هەبێت. سوپاس بۆ کاک ئومێد کە لێپرساوی کارژێڕی نەخۆشخانەی شارە و هاوشانی هاوڕەکانی ترتان ماندوو دەبن ئەرگ لە ئەرگتان. سوپاس بۆ ئێوەش. کاک دکتۆر ئیبراهیم ئەگەر عەزیت کێشی جەنابەت لای مایکی گەلی کوردستانەوە نزیک بکەیتەوە ماندوو نەبن. دکتۆر جان ئەم قۆناغەی ئەوەیە کە هەموومان لە ماڵەوە بین. جەنابەت وەکو دکتۆرێک چ ڕێنماییەک ئەدەی بە خەڵک کاتێک کە لە ماڵەوەی بە تایبەتی چی بخواوە ئەو خواردنانەی کە پێویستە لە ئێستادا کە لە ماڵەوە بین خەڵک بیخوا بۆی تووشی گرفتی تەندروستی نەبین و کەمتر بتوانین سەردانی نەخۆشخانە بکەین. لە مایکەکە نزیک بکەیتەوە دکتۆر جان. شکی بە خێراتتان دەکەم سپاس بۆ دەرفەتە پێشوێمە هیچ شتێک بڵین لەسەرشتە دەبێت سوپاسی کارمەندانی تەندروستی بەگشتی و ئەوانەی کە لە جەبهەی پێشەوەن لە عەلی کەمال و سەرچنار دکتۆرەکان مقیمەکان کارمەندان جەماعەتی مختبەر سەیدەلیا ئەشیعە بەڕاستی پێشمەرگە ئاسا هاتوونەتە مەیدان و چاودێری نەخۆشەکان دەکەن چۆن دوێنێ پێشمەرگە لە شەڕی داعش نیشتیمانی پاراست کەرامەت و شەرەفی ئەمێ پاراست ئێستاش بە هەمان شێوە کارمەندانی تەندروستی خۆشبەختانە بەبێ چاوەڕوانی ئەوەی هیچ شتێک لە هیچ کەسێک بکەن هاتوونەتە مەیدان و دڵسۆزانە چارەسەری نەخۆش دەکەن. جێگای شانازی هەموو لایەکەن. سوپاسی وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەراتی تەندروستی و حکوومەتیش بکەین و سوپاسی میلەتەکەشمان بکەین کە ڕادەیەکی یەکجار زۆر پابەندن بە ڕێنمایەکانی لایەنە پەیوەندیدارەکان. بینە سەر مەسەلەی کۆڕۆنا با لەبیرمان نەچێ ئێمە خەریکە لەبەر کۆڕۆنا نەخۆشی ئەسڵەکانی کەشمان هەر لەبیر دەچێتەوە. ئێمە ڕۆژانە لە خستەخانەی شار و دڵنیام لەوەی لە شوێنە خستەخانەکانی کە بەدەیان نەخۆشی زەختمان بۆ دێت شەکرەمان بۆ دێت کە کۆنتترۆل نییە لە کۆنتترۆل دەرچووە جڵتەی دەماخیمان بۆ دێت جڵتەی قەلبیمان بۆ دێت ئیلتیهابی کەمان بۆ دێت جگە لە کۆڕۆنا ئێمە خەریکی عیلاجی ئەوانەشین چکە ناکرێمە لەبەر کۆڕۆنا نەخۆشەکانی کە لەبیر بکەین. ئەگەر ئێستا ئەحسایەک بکەین لە سەرتاسەری کوردستان ژمارەی ئەو کەسانەی کە بە جڵتەی قەلبی و جڵتەی دەماخی دەمرینە نەخۆشەکانی کە زۆر یەکجار زۆر زیاترن لەوەی کە بە کۆڕۆنا تا ئێستا ئێمە نەخۆشمان لە دەستداوە گەر غەڵەت نەبووم تا ئێستا یەک دوو کەیس بووە کە ئەویش بە تەئکید پێشەکی نەخۆشیکیان هەبووە بۆیە ئێمە دەبێت ئەو نەخۆشیانی کەشمان لەبێت. کەواتە ئێمەی هاوڵاتی کە لە ماڵەوەین چۆن خۆمان بپارێزین لەو نەخۆشیانەی کە جەنابەت باس کرد ڕوبەڕووی نەبین و یاخود تووشی نەبین لەم قۆناغەیە. لە پێ هەموو شتێک دایمە ناکرێت نەخۆش بین اینجا ئاگامان لە خۆمان بێت. دەبێت پێش ئەوەی نەخۆش بینەوە ئاگامان لە خۆمان بێت. بۆ نمونە ئەوەی کە زەختی هەیە دەبێت پارێزی تەواو بکە دەرمان بە ئیلتیزام بکە بە دەرمان خواردنەوە پارێز لە سوێری لە چەوری لە شیرنی واز لە جگەرە کێشان وێنێت ڕاضە بکات هەمومان پێویستیمان بەوە هەیە ڕۆژی نیو سەعاتێک ڕاضە بکەین پێویستیمان بەوە هەیە لە شەکرە لەو ئەو خواردنانەی کە دەبنە هۆی بەرزبوونەوەی شەکرە ئێمە کەم یا زۆر لەیان دوورکەوینەوە واتە بە شێوەیەکە بە لایفستایلێکی تەندروستمان هەبێت. کەواتە ژەمە خواردنەکان پێویستە لەم کاتەیە ڕێک بخرێتەوە تەندروستانە بتوانین ئەو خواردنانە بخۆین کە زەرەری نەبێ بۆ تەندروستیمان. بە دڵنیا بە هەر لەو کاتەدا نەبێت با ئێمە وەکەین بە پیشەی ڕۆژانەمان ناکرێت من نەخۆش بە اینجا پارێز بکەم. بەداخەوە تا ئێستا زۆر کەس پێی وایە دەبێت لە تووشی شەکرە بێ اینجا پارێزکە تووشی زەخت بێ اینجا پارێزکە بە ئێمە پارێز بکەین تووشی ئەوانە نەبین وەکو تووشی ئەو نەخۆشیانەش بین پارێز بکەین بۆی کۆنتترۆلی بکەین و مشکلی کەمان مشکلێکی بەدواوانەیە. سوپاس بۆ تۆ دکتۆر جان ماندوو نەبن و ئێوە هەموو هاوپیشەکانتان کە ڕۆڵێکی گرنگ دەبینن لە خزمەتکردنی هەموواندا. بەڵێ فەرموو لە هاوڵاتیان ڕجان لێ دەکەین پابەند بن بە ڕێمایەکانی لایەنە پەیوەندیدارەکان تەنها شتێک بمان پارێزێت لەو دوژمنەی کە نەدەیبینین نەبوونی هەیە و نەڕەنجی هەیە ئەوەیە لە ماڵەکانماندا بمێنینەوە کۆنتاکتمان کەم بکەینەوە هاتوچۆی یەکتری نەکەین بۆ فترەیەکی
زۆر کەمە ئینشاءڵڵا ئەوەش تێپەڕ دەکەین لە بیرمان نەچێ ئەمە میوان نییە ئێمە بەگەر خۆمان میوانداری نەکەین و دەستی نەگرین بۆ ناوماڵی خۆمان نایەتە ناوماڵەکانمانەوە. سپاس بۆ جەنابەت بۆ هیوای کە هەمووان پابەندی کاک گۆشکارەگە جەنابش لای مایکی گەلی کوردستان نزیک ئیتەوە دیارە پزیشکانی مقیم لە ئێستادا لەسەر ئاستی تەندروستی سلێمانی بەرنامەیەکی نوێیان هەیە بۆ خزمەتکردنی خەڵک واتە پزیشکانی مقیم هاوشانی کارمەندانی تەندروستی ئێستا 24 سعات لە تەواوی نەخۆشخانەکان و لە تەواوی هەموو ئەو بنکە تەندروستیانەی کە کراونەتەوە خزمەتی تەندروستی تێدا پێشکەش دەکرێت لە قەزا و نەحەکانیش ئامادەیانێ و خزمەتی خەڵک دەکەن. کاک دکتۆر ئێستا جەنابتان چیتان هەیە بۆ خەڵک وە چۆن ئەرکەکانتان دابش کردووە لێرەوە ماندووش نەبن بۆمان باسکەیت. سەرەتا بەخێراتتانەکەم بە ناوی پزیشکی نیشتەجی خولاو و پزیشکی پایابوندەوە ئەمێ ئەو ڕابگەێنم کە ئێمە 24 کاتژمێری لە هەموو نەخۆشخانەکان بە تایبەتی نەخۆشخانەی شار لە خزمەتی فریاگوزاری و خزمەتی خاوشەکان بەردەوامی بۆ نمونە بە نزیکەی ئێمە 50 پزیشکی مقیم و مقیمەقدەم ڕۆژانە داوامەکەین لە نەخۆشخانەی شار سەرەڕای نەخۆشخانەی شار نەخۆشخانەکانی تری پارێزگای سلێمانی هەموو قەزا و ناحیەکانی سەر بە پارێزگای سلێمانی 24 کاتژمێری ئێمە فریاگوزاری پێشەشی هاوڵاتیانەکەین و هەر بەردەوامی ئێمە. ماندوو نەبن دکتۆر جان بە کورتیش پێم بڵێ ڕێنمایی چییە بۆ منێکی هاوڵاتی کە ئێستا لە ماڵەوەم دەبێت چی بکەین بۆی خۆمان بپارێزین لە هەندێک نەخۆشی تر جگەلەوەیکەوە مانەوەت لە ماڵەوە زمانی ژیان تەکاکەوەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا نەبی بۆ نەخۆشیەکانی دیکەش بە کورتی پێمان بڵێ ئێمەی هاوڵاتی دەبێت چی بکەین. سەرەتا منەبێ هەروەکو باسمان کردووە بۆ وەزارەتی تەندروستی باشترین چارەسەر بۆ ئێمە خۆپاراستنە ینی ئەوەی کە پابەندی بین ئێمە بۆ مەسەلەی کۆرۆنا خۆپاراستنە ینی ئەوەش بە بەردەوام گوێگرتن لە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستیە و دوو تێکەڵاو نەبوونە هاوکاری تیمە پزیشکەکان بکەین هاوکاری برایانی هاتوچۆ و وەزارەتی ناوخۆ بکەین بۆ ینی هەوڵ بین ڕێنماییەکان و خۆپاراستنەکە بەجددی تەطبیق بکەین دووش ئەگەر پێویست فریاگوزارەکان دایم کراوەتەوە ئەگەر پێویستیان بێ بەسەردای نەخۆشخانەکان یان ئەگە هەر نەخۆشێک گومای لەوە هەبوو نیشانەکانی کۆرۆنای هەیە ئەمە هێڵی گەرمی 122مان هەیە ئەتوانن پەیوەندی بە هێڵی گەرمەوە بکەن و ڕێنماییەکانی خۆیان وەربگرن. ماندوو نەبن بۆ هیوای کە هەمومان بە سەرکەوتووی بە سەلامەتی ئەم دۆخە تێپەڕێنین سوپاس بۆ ئێوە بۆ هاوپیشەکانتان کە ئێستا لە ئەرکدان و ناتوانین بەسەریان بکەینەوە. بڵێ کاک عەبدولخالقم لەگەڵا ئەگەر بێتە لامەوە دەرفەتین بۆ ئەوی کە ئەویش سەرۆکی بەشی پەرستارانە کە لە نەخۆشخانەی شار ئێستا چەند ئەرکێک دەبینن جگەلەوەی کە لەم نەخۆشخانەیە کار دەکەن لە چەند نەخۆشخانەیەکی تریش کارمەندەکانی ئەمان کە پەرستارن ئێستا لە ئەرکدان و خزمەت دەکەن و ژیانی خۆیان خستۆتە مەترسیەوە بۆی هەموو لایەک بپارێزن و لەسەر شەقامەکانیش بەشدارن لە هەڵمەتی ڕشتن یاخود دەرمان ڕێژکردنی شەقام و کۆڵانەکان و ئەو شوێنانەی کە پێویستە بکرێ بۆ ئەوی کە پارێزراو بێت و پاک بکرێتەوە پاکش بکرێت. کاک عەبدولخالق ماندوو نەبن ئێوە لە ئێستادا چ ئەرکێک دەبینن بۆمان ڕوونکەیتەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان بە خێراتدانەکەین بۆ ئەم دەرفەتە من وەکو سەرۆکی پەرستارانی نەخۆشخانەی شار قسەکەم زۆر سپاسی هەموو کارمەندە بەڕێزەکانەکەم و پەرستیارەکانەکەم و پزیشکە بەڕێزەکانیش کاکتۆر وان قسەیان کرد لەسەر زۆر شت من زیاتر لەسەر ڕۆڵ و چالاکیەکانی کارمەندانی تەندروستی و پەرستاران قسەکەم لێرەوە ئەمەوێ زۆر سپاسیان بکەم دەستخۆشیان لێ یەکەم بۆ ئەم کارە پیرۆسە کە ئەنجامیەن لەم کاتەیە ئێمە سەر ڕایەوەی کە لە بنکە و مەڵبەند و شتەکان هەنێکی داخراوە ئێمە نەخۆشخانەی شار بەردەوام پەرستارەکانمان لە ئەرک و واجبان بۆ خزمەتکردنیان و منەتیش ناکەین لەسەر کەس ئەمە واجبی سەرشانی خۆمانە جێبەجێەکەین و بەشێکی سەرەکیمانەیە کە بەشی هەناویە زۆربەی زۆری ئەو نەخۆشانە کە هەیە ڕوولەوەیەکەن بەو شێوازە خزمەتێکی باشیان نەکرێت لەلایەن کارمەندەکانەوە و بەشی تەواریمان هەیە کە ڕاستەوخۆ نەخۆشەکان وەرەگیرێ لەوێش کارمەندە بەڕێزەکان لەگەڵ دکتۆرە بەڕێزەکان و پەرستارەکان هەمویان بە جوانترین شێوە خزمەتیانەکەن و دەستی ماندووبوونیان نەگوشین. بەڵێ کاک عەبدولخالق کاتم کەمە لەبەرەی دەرفەت بم بە کاک پێشەویش ماندوو نەبن و دەستی ئێوەی پەرستاریش خۆشە فەرموچی دێ زۆر بە کورتی لەبەرەی کاک پێشەویش کۆتا قسەمەوەیە ئێمە سەر ڕای ئەوەی کە خۆمان لێرە بەردەوامین چەند تیمێکمان هەیە وەکو تیمی احتیاط بۆ کۆرۆنا کە من خۆم سەرپەرشتی یەکەم و لە ئەوڵی کردنەوەی کۆرۆناشە بەشی تاقیگەمان هەیە کە بە چەند تیمێ بەشدار بوون لە کردنەوەی تاقیگەی کۆرۆنا لەسەر چنار و
بەشی ئینفێکشن کۆنتترۆلی خۆمانێک کە ئێستا بەردەوامن لە ڕشکردنی گەڕک و کۆڵانەکان و لە شوێنە گشتەکانەکە بەبێ پلانێک بەڕێوەبەرەتی گشتی تەندروستی سلێمانی بۆی داناون هەڵەسن بارکومان و بوونیان لێرەوە جارێکە دەستخۆشی لە هەرەویانەکەم سپاس یەک بەیەکی پۆلیسەکانیش و ئەو برائیداریەکانی شەکەم کە ئێمە هەوما بەیەکەوە وەکو چەپکە گوڵێک بەیەکەوە شەکەین وەسپاسی تایبەتیشمەیە بەشی ئەندازەی خۆمان مادوو کاک پێشەوە ئەگەر زۆر بە خێرایی لەبەرەوەی کاتم کەم ماوە کاتمان نامێنێ وەکو بەشی ئیسیشاری نەخۆشخانەی فریاکەوتن لە هەشتی بەیانیەوە تا سعات 11 شەو کار دەکەن چیتان هەیە بۆ خەڵک لێرەوە پێمان بڵێ زۆر بە کورتی و بە خێرایی سەرفراز و سەرکەوتوو بن ئێمە وەک کلینچی ڕاوێژکاری نەخۆشخانەی شار هەموو ڕۆژێک لەم بارە نەخوازراوەی کە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لە هەشتی بەیانی تا 11 شەو کلینچی ڕاوێژکاری لە پێشوازی نەخۆشاندایە ڕۆژانە لە ئێستادا بەلایەنی کەمەوە لە 450 نەخۆش بۆ 530 نەخۆش هەموو ڕۆژێک سەردانی کلینچی ڕاوێژکاری نەخۆشخانەی شار دەکات بەشەکانی خۆمان بەیانیان نەشتەرگەری گشتی پزیشکی ئێسک و شکاوی پزیشکی نەشتەرگەری میز و میزەڕۆ مێشک و دەمار قورگولوت و گوێ پزیشکی سۆنەر ئەمانە بەردەوام لە خزمەتان لەگەڵ نەشتەرگەری مناڵان نەشتەرگەری مێشک و دەمار هەنایی مێشک و دەمار لە ئێوارانیشە هەندێک لە بەشەکانی تر کە هەیە ئەوانیش نەشتەرگەری گشتیە پزیشکانی ئێسک و شکاوی پزیشکی جونگە و ڕۆماتیزم سۆنەر قورگولوت و گوێ ئەمانە خزمەت بە نەخۆشەکەن کە سەردانی نەخۆشخانەی شارەکات بە تایبەتی کلینچی ڕاوێژکاری پێویستی بە خزمەت ماندوو نەبن من کاتم نەما زۆر سپاس ماندوو نەبن و ئیشەڵا هیچ کەسێکمان پێویستمان بە نەخۆشخانە نابێت دەستی ماندووبوون بە هیوای پابندبوون بە جێبەجێکردنی ڕێنماییەکان بۆ ئەوەی کوردستانمان و سلێمانی پارێزراو بێت لەم سپاس بۆ ئێوە بۆ پزیشکان بۆ کارمەندانی تەندروستی بۆ هەموو ئەو ئازیزانەی کە برایانی پۆلیسمان لێرە کە خزمەتەکەن و هەمومان پێکەوە لە خەمی ئەوەیە کە ژیانمان پارێزراو بێت دوایین ئاماری وەزارەتی تەندروستیش کە ئەوەیە کە 139 توشبووی ڤایرۆسی کۆرۆنا بەداخەوە بەهۆی بەریەکەوتنەوە بۆ کەواتە بە ڕێژەیی لە 1970 دەکات ئەمە یەکێکە لەوانەیە کە لەو دەرئەنجامە خراپانەی کە پێمان دەڵێ تکایە با پابند بین و ئەو قۆناغە سەختەی کە لە بەردەممانە ئەمەش بە سەرکەوتووی و بە سەلامەتی هەمومان تێیپەڕێنین تاکە چارەسەر ئەوەی کە لێرە گوێبیستی بووین ئەوەیە کە یەکەم قسە و دوایین قسە دەیلینەوە ئەوەیە هەمووان پابند بن و لە ماڵەکانی خۆمانە بمێنینەوە بۆ ئەوەی ژیانمان پارێزراو بێت و بەرکەوتەی کەسێکی تر نەبین خوا نەخواستە تووشی نەخۆشیەکە نەبن و لە کۆنتترۆل دەرچێت بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک